5 ساڵ لەمە پێش کچەکەم بڕیاریە کە لێرە بخوێنێ هەڵبەتە ناو ناوبانگێکی باشی ئەم زانکۆیە لە سەرەتای دروستبوونیەوە لە شاری سلێمانی و لە کوردستان بۆیە ئەو ناوبانگە زوو بڵاوبووە کە زانکۆیەکی زۆر کواڵیتی و زۆر زانستیە ئەوەی کە تەمەنامان نەکرد لەم زانکۆیە بەدی پێ بۆ خوێندنی کچەکەم بەدی هات 5 ساڵی پڕ لە زانست 5 ساڵی زۆر بە دیسپلین توانی خوێنی خۆی تەواو بکە و ئەوەی کە تا ئێستا ڕوبەڕووی ئێمە بۆتەوە بەختەوەریە خۆشیە وە گەیشتنیش بەم ڕۆژە بارانێکی پڕ ڕەحمەتە بۆ من بۆ دایکی لە چاوانی دایک و باوکەکانی تریشە ئەوم بەدیە کرد کە ئەوانیش بەختەوەرن و شانازی بە خۆیان و بە زانکۆکە و بە مناڵەکانی شانەوەکەن سوپاس بۆ ئەم 5 ساڵی کە زانکۆی ئەمریکی بە کچەکەمانی بەخشی ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بۆی کە کوڕەکەم تەخەڕوجی کردووە لە زانکۆی ئەمریکی و هیوادارم پاشە ڕۆژێکی خۆش و چاک چاوەڕێی بکات و ئینشەڵا بێ بە تا چێشی بەسوود لە کۆمەڵەکەمان. زانکۆی ئەمریکی بەڕاستی شوێنێکی زانستیە شوێنێکی زۆر گرنگە بۆم کۆمەلگایی ئێمە کە سیڤەرمان نرد گەنج بوو ئەو کاتێ گەنج بوو تقریبا مێرد مناڵێ بوو ئێستا بە پیاوێکی ڕۆشنبیر و چاک لە زانکۆکە هاتوتە دەرەوە. هیوادارم هەموو دایک و باوکێ مناڵەکانی خۆیان بنێرن بۆ ئەم زانکۆیە بۆ ئەوەی وەکو سیڤەرەوان بتوانن پاشە ڕۆژێکی باش بۆ خۆیان دابین بکەن. بەڕاستی جامیعەی ئەمریکی جامیعەیەکی سەرکەوتووە ئەویش ئەزمونێکی باش فێر بۆ بەڕاستی لەم جامیعەیە داهاتوویەکی زۆر باشی هەیە نوخشە بێ لە هەموو ئەوانەی کە خەریکی خوێندنن هیوادارم زیاتر و زیاتریش تەلەبێ باشتر بێتە ئەم جامیعەیە وانێ و ئەزمونی باشتر فێر بێن. بەڕاستی لەو ڕۆژەی کوڕەکەم هاتوۆتە ئەم زانکۆیە یعنی خۆشی ئێمەش ئیستاحەتمان کردووە لە هەموو ڕۆیکی ژیانەوە. ئەو ڕۆژەی کوڕەکەم کە لە 6 دەرچوو هاوتی باوکە زانکۆیە کە هەیە زانکۆی ئەمریکیە زۆر حەزەکەم بچم زۆر باشی ئەەکەن و زۆر وەسفی ئەەکەن ئێمەش بۆ وەسفەوە کوڕەکەم زۆر حەزی کرد ئەوە بە حەزی خۆی هاتە ئێرە و توانی سەرکەوتووی سوپاس بۆخوا قۆناغی خوێندنی تاوکە. بەڕاستی شوێنی کانگای عیلم و معریفەیە شوێنی ئەدەب و ئەخلاقە. بەڕاستی ئیستاحەتمان کردووە کوڕەکەم زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی ژیانەوە. ئێستا ئەتوانم بڕم کوڕەکەم یەکێکە لەو مهندسە میکانیکیانەی کە ئەتوانێت ئێستا لە بوارێک لە کۆمپانیە مەدەنیەکانە ئیشکا. یعنی بەڕاستی داوا لە تەلەبەژەکەم ئەوانەی کە ئیشەڵا لە 6 دەرئەچن بێن بۆ ئەم زانکۆی سفادەکەن. من براکەی من ئەم ساڵ لێرە تەخەڕوجی کردووە هاتنی بۆ ئێرە یەکێک وەک حەزی خۆی و ئێمەش وەکو بنەماڵە داممان کردووە و حەزمان کردووە و لەخوا بەزیابێ زۆر ئیسفادەی کردووە و هیوادارین بۆ داهاتوو چەند پرۆژەیەشی هەیە بتوانین ئێمە وەکو برا و خوشک و کەسی یارمەتیدەری بین. بە دووبارە سوپاسانەکەی.